باس لە کاریگەری بردومانەکەین لەسەر ژینگە و خاص بڕبوومە کشتتوکاڵیەکان ئەو بەرهەمانەکە ئێمە بۆ خواردی مرۆڤ بەکاریهێنین. پێش هەموو شتێک ئەتوانم من یەک ڕاستە بڵێم لە هەموو تەمەنا مرۆڤ ئەگەری هەیە ساڵی ینی لە هەموو تەمەنیا یەک جار پێویستی بە پزیشکە بێت، لانی کەم جارێ پێویستی بە پزیشکە بێت، لانی کەم جاری پێویستی بە وەکیل ئەبێت، محامی ئەبێت، بەڵام ڕۆژانە 3 جار پێویستمان بە جوتیارێکە. ئەمە خۆی کافیە بۆ ئەوەی کە پارێزگاری بکەین لە بەروبوومە کشتتوکاڵیەکان و ژینگەکەمان. ئەمەوێ کار باس لە ئەوە بکەم کە کاریگەری جنگ بەعام لەسەر بەروبوومی کشتتوکاڵی چییە؟ ئەگەر لە ڕووز دانستیەوە سەیری بکەین ینی واز لە بوارە کۆمەڵایەتی و حاڵەتی دەرونی مرۆڤەکان بێنین لە ڕووی کشتتوکاڵیەوە هەر خودی ئەو مەوادە کیمیایانەی کە لە کاتی بردومانکردنە لە خاکە ئەمێنێتەوە ئەمە خۆی بۆ خۆی کاریگەریەک لەسەر خاکدا ئەنێت کە پێکهاتی کیمیایی خاک ئەگۆڕێت. لە لایەکیکەوە ئەو تەپوتۆزەی کە لە ئەنجامی بردومانکردنەکانە بەرزە بێتەوە هۆکارێکە بۆ خۆڵبارین و ئەو خۆڵ تەپوتۆزە کە ئەنیشێت ئەمەش کارەکات لەسەر ئەوەی کە ئەگەر بەرهەمێکمان هاتووەتە ڕێژەی گوڵدانیان ڕێژەی بەرهەمهێنان تأثیر ئەکات لە کوالەتی و کوانتیتی، یعنی هەم چۆنیەتی بەرهەمەکە هەم چەندایەتی ڕێژەی بەرهەمەکە تا بڕێکی زۆر کەمەکاتەوە لەبەرەوەی کار لەسەر کردارەکانی ڕۆشنەپێکهاتنی ناوڕۆکەکات، لەبەرەوەی کار لەسەر ئەوەکات ئەگەریش ڕۆکەکە بتوانێت بەرهەم بێنێت بەروبوومی هەبێت بەرهەمی هەبێت بەڵام ئەو کوالەتی نەبێت کە لە ڕووی بازاڕەوە باش ببێت. ئەمە سەرڕای ئەوەیە کە تەسیرێکی زۆری بۆ نمونە ئەتوانێت ئێمە ئەڵێن خۆڵبارین تەسیری لە 150 بەرهەم کەمەکاتەوە بردومانکردنیش تقریبەن هەر هەمان شتە بە هەمان شێواز کاریگەری ئەبێت. ئێمە وەکو مرۆڤ ئەگەر سەیری کاریگەری بردومان بکەین کاری ئێمە چییە؟ ئێمە کازانین بردومان ئەکرێت تەپوتۆزێک بەرزە بێتەوە دەرئەچین فەرار ئەەکەین لە ئەو کەش و هەوای بۆ ئەوەی کە زەرەرمان لێ نەدات. مرۆڤیش بە هەمان شێوازە یەکسەر خۆی ئەفور ڕۆکیش بە هەمان شێواز مەوجودی زیندەیە چونکە زیندووە خۆی ئەپارێزێت خۆ پاراستنەکەی بە شێوازەکە سێرکە کە تەپوتۆزە بارێت ئێمە ماسکێک ئەبەستین. مرۆڤیش دقیقاً ڕۆکیش دقیقاً بە هەمان شێواز ماسکە بەستێت بەس ماسکەکەی ئەو چیە کونیلەکانی ئەبەستێت بۆ ئەوەی هەناسە نەدات کە هەناسەی نەدا کردداری ڕۆشنەپێکهاتن تەسیریتی ئەکرێت و ئەمە وا ئەکات ڕێژەی بەرهەمەکەی کەم ببێتەوە. لەلایەکیەوە کاتێک کە جنگ ئەبێت مرۆڤ گیانی خۆی هەڵەگرێت و دەرەچێت ینی واز لە هەموو سەروەت و سامان و زەوی و کشتتوکاڵ و هەموو شتێکە هێنێت. ئەی دوای ئەو قۆناغە کە ئەگەڕێتەوە سەر ئەو وەزئێتە تەبیعەتەن بۆ شێوازە کە جێهێڵاوە بۆ شێوازە نەماوەتەوە. ئەم خاکە مجموعەیە پێکهاتەی جیاوازی بۆ دروست کراوە لەلایەکیەوە بۆ نمونە بژارەکان بۆ خۆیان بەریان بۆ بکراوەتەوە کە بە کەیفی خۆیان چۆنەڵی گەشەیان کردووە و زاڵ بوون بەسەر بەرهەمە کشتتوکاڵیەکانە. ئەمانە هەمووی تەسیر ئەکاتە سەر ئەوەی کە بەروبوومە کشتتوکاڵێکە بەو شێوەی شێوازێک کە ئەبێ بەرهەمی هەبێت نەیبێت.